زەواجی ئۆنلاین پێیا بووە، لە ئۆنلاینەوە ئەتاندن بە شوو، باشە لە ئۆنلاینەوە ژنتان بۆ هێنن. طبعا ئەمە فەخە، ئەمە تەڵەیە بە تایبەت بۆ کۆمەڵی ئافرەت کە پێیان وایە زەواجیان قورس بۆ و ماونەتەوە، باشە لە ئەپەکانی تیکتۆک و ئینستاگرام و ئیتر هەموو ئەپەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵیە باند هەستاون چیان کردووە بە ناوی زەواج و بە ناوی هاوسەرگیریەوە نامەمان بۆ بنێرە، ئێمە ئەدەین بەشوو نامەمان بۆ بنێرە ژنت بۆ هێنین. بەڵام ئەم فەخە ئەم تەڵەیە زیاتر بۆ ئافرەتەکانە، بۆ ئافرەتەکانە. من تکایەکی برایەنتان لێکم وەکو موسڵمانێک تکاتان لێ یەکەم بۆ ئەوەی نەبن بە زەحیە، نەبن بە قوربانی، باشە دوو ڕۆژن هەتک نەکرێن، عیبدار نەبن، کە سوکارەکەشتان پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانیەوە نەبێت. تکاتان لێکم نامەیان بۆ مەلێرن بە هیچ شێوازێک. زەواجکردن لە ڕێگەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بریتیە لە درۆ، بریتیە لە هەڵخەڵاتاندنی تۆ، بۆیە ئەبێ زۆر زۆر وریابیت. ئەگەر کەسێک یەک تۆزێ ژیری هەبێت، یەک تۆزێ عاقڵ بێت، هەر ئاوا چاوێ بکەرەوە بیرکەرەوە چۆن ئەکرێت تۆ لە ڕێگەی ئەپێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شوو بکەیت، باشە و ئەم کەسانە خوا ئەزانێت، خوا ئەزانی ئایدیا و فکرە و بیر و بۆچوونیان چیە، بەڕاستی چی دەستکەوتێکیان لەمە دەستکەوێت. بەڵام ئەوەی ئێمە بزانین ئەمانە تەنها ئەیانەوەی کۆمەڵی ئافرەتی بەستە زمانی ساویرکە هەڵخەڵەتێنن لەو ڕێگەیەوە کەسابەتیان پێوە بکەن، باشە ئەمانە باندن وریابن، باشە اینجا ئێستا فێر بوونە ئافرەتی نیقاب بەسەر، کە ئەم ئافرەتی نیقاب بەسەرانە وێنەی خۆیان بڵاوەکەنەوە یا ڤیدۆی خۆیان بڵاوەکەنەوە، هەڵ ئەسن چیەکەن ڤیدۆی ئەم ئافرەتا هێنن یا خۆیان ئافرەتێکیان هێناوە چۆن بڵێ ئەمە کەوتۆتە ناو تۆڕەکەیانەوە، ڤیدۆیەکی لەم شێوازی پێتۆمارەکەن. ئافرەتێک بۆ نمونە بێوەژنە لە سلێمانی 33 ساڵە شوەکەم بە گەنجێک ئەگەر بۆ نمونە 40 ساڵ بێت بەم مەرجانی خوارەوە 1 و 2 3 درۆیە، ها درۆیە، ئەسڵ و ئەساسی نییە، باشە ئەسڵ و ئەساسی نییە. کاتێک کوڕێ پەیوەندیان پێواکە یەکەم شت ئەڵێن جارێ تۆ $10 بۆ بنێرە یا کۆڕەگیان هەر کارتێکی تر بێت، والحاصل کۆمەڕێ پارە و دەستکەوت لەم کوڕە ئەسەنن دوای بلۆکیەکەن، باشە و کۆمەڵی ئافرەت نامی بۆیان نردووە، زۆر بە ئاسانی ملی ئەم ئافرەتانیان شکانووە و ئێستا بەڕاستی کێشەکانیان هێندە گەورەیە، بیانی نە حکومەت پێی چارەسەر ئەکرێت، نە ماڵەوەشیان پێی چارەسەر ئەکرێت. بۆیە تکاتان لێکم وریابن لە تۆڕی کۆمەڵایەتیەوە شوو ناکرێت، دابنیشە بە ڕوسپێتی خۆتەوە. هەر کەسێکی بە حورمەت و بەڕێز دای لە دەرگاکەت، ئەمە قەدەری خوایە، ئەدا لە دەرگاکەت و ئەبێ بە هاوسەرت هاوسەرگیری لە ماڵی خۆتە ئەکرێ، نەک لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک و فەیسبوک و ئینستاگرامەوە. ئەمانە تۆڕن، ئەمانە فەخن، ئەمانە تەڵەن بۆ ئەوەی تۆ بگرن دوو ڕۆژتر ملی تۆی پێ بشکێن و بەکارت بێنن. ئەو کاتە داوای وێنەی ڕوتت لێکن مەجبوری بۆیان بنێری، داوای ڤیدۆی ڕوتت لێکن مەجبوری بۆیان بنێریت، داوای پارەت لێکن مەجبوری بۆیان بنێری. تۆش لەبەر ئەوەی کە نەکوژدەی، لەبەر ئەوەی حیات نەچێ بە براکانت ناڵی، ئەم شتە ئەم سڕە ئەهێڵیتەوە، بە بەردەوامیش بێتاقەتی داتی گرتووە. ئەنجا دایکت دێت ئەڵێ کچەکەم چیتە، ئەڵێ وەڵڵاهی نازانم، خەوە بینم، سحرم لێکراوە، ئەدەن بۆ لای ئەم مەلا، بۆ لای ئەم شێخ، بۆ لای ئەم دکتۆر. ئەسڵی نییە، خۆت ئەزانی پەنێکت ناوەتەوە پەنەکە چییە، ناشوێری کەشفیکەیت و ناشوێری دەستگاکانی حکومەتی لێ ئاگادار کەیتەوە، چونکە ئەڵێ بە هەر شێوازێ بێ من تیا ئەچم لەم بینەیە. ئەمانە تۆڕن، خوا ئەزانی ئەمانە لە کۆ دانیشن، بۆی هەیە لە دەرەوەی وڵات بێ، بۆی هەیە لە ئێران بێ، بۆی هەیە لە سووریا بێت، خوا ئەزانێت ئەمانە تۆڕن، باشە بۆ ئەوی تۆ نەبی بەو تۆڕەوە ئەم قسایان ئەم قسانە لەم برایەت وەرگرە و داواکارم لە بەڕێستان تا بۆتانەکرێ ئەمە ئیدیتکەن بڵاوی بکەنەوە بۆ ئەوی لە کۆتاییە خوشکی تۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێ، عەزیزەکەم کچی تۆ بەکارهێنێ، دایکی تۆ بەکارهێنێ، هەمومان سودبەخشە بین لەم بڵاوکردنەوەیە. ئەوەشی کەوا دەستکەوتێکی بۆ منتیابێت، تەنها دەستکەوتەکە دەستکەوتێکی قیامەتیە. لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها، والحمد لله.